ئەمڕۆ لە دوایین کۆبوونەوەی بۆردی چاودێری و لەگەڵ کۆمسیۆنی بژانە و فریاکەوتنی چەمچەماڵ کۆمەڵێک بابەت تاوتێکرا. گرنگترینیان ئەوەیە لە کۆی ئەو 14 ملیار و نیو دینارەی کە کۆکرابەوە بڕی ماوە لە پارە 8 ملیار و 758 ملیۆن و 728 هەزار و 250 دینار پارە ماوەتەوە لە بانقی چەرمووە. ئەو بڕە پارانی کە سەرف کراوە تاکو ئێستا 3257 چەک سەرف کراوە. ئەم 3257 چەکە بۆ زەرورزیانی ناوماڵ، بۆ زەرەری بیناسازی، بۆ زەرەری ئۆتۆمبیلەکان و بۆ زەرەری ئەو دوکان و شوێنە بازرگانیە بۆ کە زەرەریان پێگەیشتووە. لە کۆبوونەوەکە بڕیادرابەوەی لیژنێکی بچووکراوە پێک بهێنرێ ئەو پرۆژانەی کە بە پێویستی ئەزانن بۆ چەمچەماڵ، بۆ شۆڕش، بۆ تەکیە، بۆ ئاغجەلەر پێشنیاری ئەەکەن بە گونجان لەگەڵ ئەو بڕەپارەی کە ئێستا ماوەتەوە و لەگەڵ ئەوەی ئەولەویەتی سەرەکی ئەدرێ بە دروستنەوەی خەتەری لافاو لە چەمچەماڵ و بە دروستکردن و تەواوکردنی چانێڵەکانی دروستنەوەی لافاوەکە و بە هەمان شێواز بۆ تەکیە و بۆ شۆڕش و بۆ ئاغجەلەریش. کۆمەڵی بیرۆکەی زۆر مناقەشەکران، بەڵام من بیرۆکەکانماندایەوە بە ئەو لیژنە بچووکراوەی کە پێکێنراوە لەگەڵ ئەو ئەندامانەی بۆردی چاودێریەکە کە لێرە خەڵکی چەمچەماڵن لێرە نیشتەجێن. خوان پێکەوە پاکێجێکی لێ دروستکەن، پاکێجەکە مڕاعاتی ئەوە بکەن کە بڕی چەند پارەمانەیە، بەقەدر ئەو بڕە پارەیە بەرزیکەنەوە بۆ کۆمسیۆنەکە.